بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ ئاو کارانم پانۆڕامایەم شەوتان پێشکەشەکەین کۆمەڵێک ڕووداوی خێرە و جۆرە و جۆر لەسەر ساحەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان ڕوو دەدەن. ئێوارەی ئەمڕۆ کە چاوەڕوان نەکراو بوو موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر هەر 75 ئەندام پەرلەمانەکەی خۆی ڕاستپار کە دەست لە کار کێشانەوە پێشکەشی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن و لە گرتەیەکی ڤیدیۆیشدا کە مێدیا عێراقیەکان بڵاویان کردەوە محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرەکەوێت کە واژوو لەسەر دەست لە کارکێشانەوەکانە کات بۆی دوجار بخرێنە چوارچەوەی کاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بخرێتە دەنگدانەوە. ئەمە چ پێش هاتێک لە عێراق دروست دەکات چ کاریگەریەکی لەسەر هەرێمی کوردستان دەبێت بە تایبەتی کە پارتێکی سەرەکی هەرێمی کوردستان هاوپەیمانی لەگەڵ موقتەدا سەدر هەیە. کاریگەریەکانی ئەم ئاڵۆزیانە لەسەر هەرێمی کوردستان چییە؟ لە کاتێکدا هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵی گرفت و قەیران بە تایبەت هاوڵاتیان بۆتەوە بە تایبەتی لە گرانی نرخ یەکێتی و پارتی بڕیاری چی ئەدەن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی خەڵک. ئەم شەو هەموو ئەو بابەتانە بە دوو تەوەری جیاواز لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی ئەندامی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان تاوتوێ دەکەین. بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر ئەم کاتت باش وەڵا من دەمەوێت سەرەتا لە پرۆسەی سیاسی عێراقەوە دەست پێ بکەین بەڕێستان لە زانستە سیاسیەکان سپۆڕیتان هەیە. ئەم حرەکەیان ئەم موڤەی بەڕێز سەدر هەڵسەنگانت بۆی چییە؟ زۆر سپاس کاک زانەجان هەڵبەتەوە پێشهاتێکی تازەیە و ئەوە ینی لە ماوەی ڕابردووش بەڕێز موقتەدا سەدر هەندێ ئەوراقی لەو شێوەیە ئاماژەی بۆ کرد کە بەکاری بێنێ و خوێندنەوەی جیاجیا کرا بۆ ئەو هەڵسوکەوتانەی بەڕێز موقتەدا سەدر بەشێک لە هەندێک لە چاودێران پیانەوە بوو کە تاکتیکە بەشێکی پێیوا بوو کەەوە جۆرێکە لە فشار لەسەر بە تایبەتیوانێکی پێ دەڵێن سەر بەخۆکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ مەسەلەی ئیستیفافکردنیان و هەندێکش پێیان وایە کە ئەمە پەیامێکی سیاسی و بۆ ئێران کە ناکەوێتە ژێر کاریگەری دەکرێت هەموو ئەو خوێندنەوانە ڕاست بن بۆ ئەو هەڵسوکەوتەی یا بڕیارە دوا بڕیاری بەڕێز موقتەدا سەدر لەو بارەوە بارحاڵ ئەوە بڕیارێکە تەیاری سەدری و بەڕێز موقتەدا سەدر داوێتی ئەو پێشهاتە پێشهاتێکی تازەیە و ئەمە بێئومێدبوونی موقتەدا سەدر پیشان دەدا لە مەسەلەی پێکێنانی کابینەی تازە و دەکرێت بڵێن لێرە بەدواوە بەڕێز موقتەدا سەدر با بڵێن ئۆپۆزیسیۆنێکی شەعبی هەڵبژارد لە بری ئەوەی کە یا لە دەسەڵات بێ یا لە ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی هەڵبژێرێ کە ئەمە بۆ خۆشی دوای ڕەنگە تەبیعاتی هەبێ لەسەر ئەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی کارا بێ یا شەقام بە شێوەیەک بجوولێنێ لە دژی حکوومەت لە هەر بابەتێکی بچووک تا بابەتی گەورە و ئەمە بەدیوێکی تریشە ئەوە مانایەوە نییە کە پەرلەمانی عێراقا کورسیەکانی تەیاری سەدری چۆڵە بێ بەڵێ بە جۆرە یاسای هەڵبژاردن پڕ دەکرێتەوە بەڵام بە دیوە سیاسیەکەی لەبەرەوەی تەیاری سەدر و حزورێکی گەورەی سیاسیە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دیوە سیاسی و معنەویەکەی ئاستەمە ئەو بۆشایی پڕ بکرێتەوە و وەکو عەرەب دەڵێ مرور الکیرام تێپەڕێ ئاوا بە ئاسانی تێپەڕێ بە تێناپەڕێ هەڵبەتە ئەگەر سەدر یا تیاری سەدری لە ئۆپۆزیسیۆنی شەعبیش بێ کارێکی ئەو تۆئەکا کە ئەیەوێ هەم جەماوەرەکەی تۆخترکە هەم جەماوەرەکەی جۆرێک لە ڕابوونێکی جەماوەری لە بەرامبەر هەر دەسەڵاتێکە حکوومەتیەکان هەر لڤینێکی سیاسی کە بە ئاراستەی دروستکردنی حکوومەتێک پێک بێت دەتوانێت ئەوە بکە ئیتر ئەوەش دەکرێ بڵێن بۆ ئایندە بێ چاوەڕێ بکەین کە بەڵام بارحاڵەمە پێشهاتێکی تازەی هەڵبەتەمە کاریگەری ئەکاتە سەر ئەوەی کە پێداچوونەوە بکرێت لە مەسەلەی پێکەینانی کابینەی تازە پێت وایە بڕیارەکە بەڕێز دکتۆر پێشتریش پێش دوای ئەوەی ینی مودەیەک دیاری کرا کاتێک دیاری کرا بۆ هەڵبژاردننی پێشوەختە سەدر باسی لەوە کردکە و بەشداری هەڵبژاردن ناکە بەڵام 2000 بەشداری کرد یعنی باس لە هەڵگەڕانەوەی بڕیارەکانی کرێت پێت وایە ئەمەش ئەچێتە چوارچێەوەی ئەم سیناری و ئەم بڕیارانەی ئەو خوێندنەوەیکی سیاسی هەڵبەتە خۆی
کاکزانە ئەو ڕۆ حەلبوسیت ئیمزای کرد لەسەر دەست لە کارکێشانەوەکان دەمێنێتەوە بچێتە عملیان بچێتە بەرنامەی دانیشتن ئایا دەنگ دێنێ یان دەنگ نایێنێ لەبەرەوەی بێ ئەم دەست لە کارکێشانەوە بە دەنگدان بێ ینی دەنگی لەسەر بدرێ بۆیە لە دوا خاڵ ئەوەیە کە ئایا دەنگ دێنێ یانە ئەگەر بێت و هێز ویلانە سیاسەکان پێداچوونەوەیەکی جەزری بە خۆیان بکەنەوە لەگەڵ سەدرا جۆرێک لە ڕێککەوتی یا لێک تێگەیشتنی تازە دروست بێت دەکرێت لە نهایەت المەتاف لە کۆتا خاڵ ئەوە جارێکتر هەڵگەڕێتەوە یا با بڵێن سەر و ژووری کەنەوە ئەم پرسەیە بابەتی دەست لە کارکێشانەوە وەکو چۆن پێشتریش وەکو جەناب باست کرد بڕیاری دابوو کە بەشداری هەڵبژاردن نەکات دوای لە کۆتاییدا بەشداری کرد لە ئێستا هەندێک زوولانی سیاسی و کەسایەتی و ئەوانە بە جۆرێک لە جۆرەگان بە تایبەتی لەسەر ئاستی شیعاوە لەسەر ئاستی عەرەب ئەڵێ مکەونی عەرەبی لەگەڵ ئەوەن کە بەڕێز موقتەدا سەدر لەو هەنگاوی بکشێتەوە ئەو بابەتە نەچێتە چوارچێوەی دەنگدان لەسەری و نەبێتە بابەتێکی با بڵێن بڕیار لەسەر دراو بەڵکو جۆرێک لە پاشەکشەی پێوە بێ چونکە ئاسان نییە ئەگەر سەدر لە پەرلەمانی عێراق نەبێ وەکو باسم کرد بە دیوە قانونیەکەی ئاساییە پرۆسەسەکە جێگەیەگرێتەوە ئەو هێزەی کە زۆرترین دەنگی هێناوە لەو شوێنانەی کە سەدر کورسیەکانی بردو ئەو شوێنی ئەوە گرێوە جۆرە یاساکە بەڵام بە دیوە سیاسی و معنەویەکە ڕەنگە تەبیعاتی لێ بکەوێتە کە بە دڵنیاییەوە تەبیعات و لێککەوتەی سیاسیە بێ لەسەر مەسەلەی پێکێنانی کابینەی تازە ڕەنگە ئاستەمتر بێ یا بە شێوەک لە شێوەکان بڵێ بەڕێز دکتۆر پێت وایە ئەمە تەنها دووبارە بۆ قەنەعات پێکردنەوەی جەماوەرە و کۆمەڵی خەڵک دەبێتە ناو ژیوانکار و دەبێت تەکلیفی لێ دەکەن کە ئەم بڕیارەی ڕابگرێ هەڵپەسێرێ و یان پەرلەمانتارەکانی تر دەنگ نادەن بە دەست لە کارکێشانەوەکە یاخود ئەگەر لە حاڵەتێکی وەها ڕووبدا یعنی پرسیارەکەم دوو فەرعە ئەگەر لە حاڵەتێکیەوە دەنگی لەسەردرا دەست لە کارکێشانەوەکە بەدەر لە پڕکردنەوەکە پێتوانێت بە تەواوەتی دەبێت انجومەنی نوێنەران هەڵبۆشێتەوە چکە هێزێکی سەرەکی وەکو سەدر دەستی لە کارکێشاوەتەوە خۆی کاکزانە ئەوە پەیامێکشە بۆی کە ئیتر کۆتا هات مەسلەی پێکێنانی حکوومەتی تازە کۆتایی پێهات دوا وەرەقە بوو دوا کارت لە دەستی بەڕێز سەدر ئەوە بوو کە دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارەکانی خۆی ڕابگەنی کە کردی بەڵام وەکو باسم کرد هێشتا نەچۆتە پرۆسەسەوە یعنی ڕاستە ئیمزای لەسەر کراوە بەڵام هێشتا پرۆسەکە کۆتایی ناتەوە وەکو باسم کرد بێ دەنگی لەسەر دێ جا لە مەسەلەی دەنگدانەکە لە دوا خاڵەکە ئایا چی ڕووەدا ئەوە بۆ ئایندە نێزیک بەجی دێڵێن بەڵام بە دڵنیاییەوە ئەم دەست لە کارکێشانەوە ئەگەر پرۆسس بکرێەوە دەنگ بێنێ هەڵبەتە مەسلەی پڕکردنەوەی کورسەکان وەکو باسم کرد بە دیوە قانونەکەیتەوە بەڵام بە دیوە سیاسەکەی ئاستەمە پڕ بکرێتەوە واتە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئیترە بێ ئەو پەرلەمانە هەڵبوەشێتەوە لە واقعدا لە واقع حاڵدا چونکە هەل لە دەستپێکیش کاتێکە بەڕێز سەدر بڕیاری ئەوەی دا مەبدەئیان وتی پەرلەمانتارەکانی تیاری سەدر با دەست لە کارکێشانەکانی ئامادەکان جۆرێکیش بوو لە فشاریا جۆرێک پەیامێک بوو بۆ بە تایبەتی سەربەخۆکان کە پێداچنەوە بەخۆیان کردەوە جۆرێک لە هاوپەیمانەتی تازە دروست بکرێتەوە پەیامێکی سیاسی بوو بۆ ئێران کە ئیتر بە هەر شێوەیەک بێ بە هەر فۆرمێک بێت لە ژێر هەر بارێکدا بێ سەدر نایەتە ژێر داواکاری ئێران کە داوا بکە ماڵی شیعە حکوومەت پێک بێنن نەک تەیاری سەدری بەتەنها و لەگەڵ ئیتاری تەنسیقی یا بە تەحدیدی لەگەڵ هەندێک هێز کە لە نێو ئیتاری تەنسیقی خۆی بێنێتەوە ناچێت بۆ پێکهێنانی حکوومەت یان ئەوە تا ئۆپۆزیسیۆن هەڵدەبژێرە یان ئەوە تا دەسەڵات هەڵدەبژێرێ بە عنوانی حکوومەتی زۆرینە بەڵام ئەو بڕیارەی ئەو ڕۆوە ئیمزاکردنی حەلبوسی مانای ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانیش نییە ئۆپۆزیسیۆنێکی سەرشەقامە ئۆپۆزیسیۆنی شعبەویە یا ئۆپۆزیسیۆنی جەماوەریە کە ئەمە فۆرمێکی تازەیە لە ئۆپۆزیسیۆن دەگرێت بەڕێز دکتۆر عراق بەرگەی ئۆپۆزیسیۆنە دەگرێت هەڵبەتە نەخێر هەڵبەتە هەلومەرجی سیاسی هەلومەرجی ئەمنی عراق هەلومەرجی ئابووری عێراق هەلومەرجی خەدەمی خزمەتگوزاری عێراق بەرگەی ئەوە ناگرێ هێزێکی بە قەبارەی تەیاری سەدری بچێ ببێتە ئۆپۆزیسیۆنێکی شابی کەواتە ئەو دوو اختیارە کە لە بەردەم پرۆسی سیاسی عراقی کام دوو اختیارن یان ئایا گەڕانەوەیە بۆ بازنەی یاخود چوارگۆشەی یەکەم کە دووبارە دیاریکردنی ڕۆژەکە بۆ هەڵبژاردننی پێشڕۆخت یاخود ینی
ململانێکە یان بەرزی نوزمی و یاریکردنە لەگەڵ شەپۆلەکان بەردەوامە بێت. وڵا کاکزانم بە سەراحەت حەزەکەم بڵێم بە تایبەتی دوای ئەو پێشهاتە هەموو سیناریۆیەکان کراوەن بەڕووی عێراقدا، سیناریۆی ئەوەی بچی لە حاڵەتی ئینسیدادی سیاسی بچی بۆ فەوزای سیاسی، فەوزای موئەسسەسات، زاهیرەی چەکداری زێتر بێ لە عێراق، دەسەڵاتی چەکدارەکان هێزی ملیشیاکان زۆرتر بێ. سیناریۆی دووەم ئەوە پێکدادانی چەکداری دروست بێ. سیناریۆی سێم ئەوەیە کە بەرەو هەڵبژاردننی تازە بچینە ڕێوە، چونکە ئەگەر تاکی دەکەمەوە ئەگەر تیاری سەدری چ لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمان بێ، با بڵێن ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی هەڵبژێریا ئۆپۆزیسیۆنێکی سەرشەقام و شعبەوی هەڵبژێرێ، هەڵبەتە پێک حکوومەتی ئایندە حکوومەتێک نابێ بتوانێت بەرنمەکەی جێبەجێکە سەرکەوتوبی بەلاری کەم لەسەر ئاسی شەقامی عێراقی. تەگەرە و ئاسەنگی سیاسی زۆر گەورە لەسەر ئاسی شەقامی عێراقی باسەکەم، نەک لەسەر ئاسی دەستێوەردانی وڵاتان بۆ نێو ئەو حکوومەتە. بۆیە پێم وایە لە دوای ئەوەی کە حەلبوسی بەڕێز حەلبوسی دەست لە کارکێشانەوەکانی تیاری سەدری پەرلەمانتارەکانی ئیمزا کرد، هێز ویلایەنە سیاسیەکان بە تایبەتی هاوپەیمانەکان مەبەسم لە ئیتاری تەنسیقیە وەکو هاوپەیمانیەک لە بەرامبەر هاوپەیمانی قازیوەتەین دەکەوێتە خۆ لڤینی سیاسی، جوولەی دیبلۆماسی و سیاسی زۆرتر ئەبێ بۆی هەم ڕێگیری بکەن ئەوە پرۆسەس نەکرێەوە بە ئەنجام نەگەیەنرێ، هەمیش بە دوای چارەسەر و دەریچەیەکی ئەوتۆ بکەڕێکە جۆرێک لە تەوازنی تیاابێ، جۆرێک لە تحقیقی بەرژەوەندی هەموو لایەکی تیاابێ. ئێستا لە سەرشاشەی کورسات نیوز بەڕێز دکتۆر هەواڵێکی ئێستادا کە باز لەوە دەکات بەڕێز محەممەد حەلبوسی وتوێتی من ئەو ئیمزایم لە ژێر یاخود بە داواکاری بەڕێز سەدر کردووە و زۆر محاولەمان کرد هەوڵماندا کە ئەنی پاشەکشەی پێ بکەین پەشیمانی بکەینەوە، بەڵام سوور بوو لەسەرەوەی کە قوربانی بدات نەک هۆکار بێت و سەدر هەر ئێستا بڕیاریدا کە سەرجەم دامەزراوەکانی پەیوەندی بەس کە پەیوەندی بە ڕەوتی سەدرەوە دابخرێن. ئەمە یان ئەم شەو ئەتواندرێت ناو لێ بنین شەقاوێک چوینە ناو قۆناغێکی نوێ کە بەو اختیار و بەو پێشهاتانی کە بەڕێزت باست کردنیان وەصفت کرد کە لە پێکدادانی چەکداریەوە بۆ کۆی ئەو ئۆپشنانی کە دێنە پێشەوە. هەڵبەتە کاکزانە داخستنی ئەو دامەزراونەی کە لە دەستی با بڵێن بەرپرسانی تیاری سەدرین لە حکوومەت ئەوە هەنگاوی یەکەمە بۆ فەوزای موئەسسەسات، بۆ فەراغی دەستوری، بۆ فەراغی قانونی، بۆشایی یاسایی، بۆ ئەوەی کە بڵێن هێزی چەکدار، نفوزی چەکدار، دەسەڵاتی چەکدارەکان، ملیشیاکانی دەرچوو لە یاسا زێتر بتوان ڕۆڵی خۆیان بگرن لە دروستکردنی ئاژاوە گێڕی، لە دروستکردنی فەوزای سیاسی، لە سەرخستنی بەرنامە ئەوژندای وڵاتان، لە پەکخستنی حکوومەت بە تەواوەتی، لە پەکخستنی دەسەڵاتەکانی حکوومەت، دەسەڵاتەکانی موئەسسەسات. ئەوە پێ دەڵێن فەوزای موئەسسەسات کە ئەوە لە دوای یەکێ لە بڕیارەکان دوای ئەم پێشهاتە تازەیەوە باسب کرد مەسلەی ئەوەی کە ئەگەر تیاری سەدری بڕیاری ئەوەی دابێ وەزیرەکانیشی پاشەکەشە پێ بکە لە کابینەی کازمیە، ئەوە بە تەواوی بە دڵنیاییەوە بە تەواوی ئەم وڵاتەکەوێتەوە فەوزای موئەسسەسات و فەوزای سیاسی کە کاریگەریکی زۆر نەرین یان ئەرزیەتێک دروستەکە بۆ پێکدادانی چەکداری. ئەگەر بێت و هێز ویلایەنەکان بەخۆ نەکەون و بڕیارێکی عەقلانی بە تایبەتی ئیتاری تەنسیقی نێنە پێشەوە، بەڕاستی ئەمە پێشهاتی گەورە چاوەڕوانی عێراقەکە و لێکەوتەی گەورەترێ بێ کو باسم کرد هەموو سیناریۆیەکان بەڕووی عێراقا ئەکاتەوە، تەنانەت لە سیناریۆی پێکدادانی چەکداری لە فەوزای موئەسسەسات بۆ پێکدادانی چەکداری بۆ پێش ئەوەش بۆ هەڵبژ یعنی هەموو سیناریۆکان کراوەکە بەڕووی عێراقا. هاوپەیمانەکانی کە سونەکان بوون بەشێکی کەمی نەبێەوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئەوان هەمان پێت وایە ینی بە خوێندنەوەی خۆت وەک سیاسیەک وەک پەرلەمانتارێک و پرسیارە لێ ناکەم هەمان بڕیارە دەن یاخۆت ینی ئەمە بەشێکە لە هەڵۆشانەوەی هاوپەیمانەتێکەش لانی کەم بۆ ئەو پرۆسی یان پێکێنانی دوو سەرۆکایەتەکەی تر. یعنی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان تا دوا هەناسەش پێگیر بووین بە ئەخلاقی سیاسی خۆمان بوو لە چوارچێوە هاوپەیمانەتەکە ماینەوە ئێستاش
ئەو بڕیارە لە دەست سەرکردایەتی حەکیمانەی خۆمانە لەوەی بڕیار بدا چ جۆرە بژاردەیەک هەڵبژێرێ بۆ ئەو بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو پێشهاتەی کە باسمان لەسەری کرد قسەمان لەسەری کرد لە ڕووی ئەخلاقی سیاسیوە پابند بووین بە هاوپەیمانەتەکە ئەوە مانای ئەوەش نییە کە هاوپەیمانێتەکە هەڵدەوەشێتەوە بەچوون ڕاستە قوتبێکی گەورە لە هاوپەیمانێتەکە لە دەستکە لە کارکێشانەوەکەی پەرلەمانتارانی مانایەوە چێتە دەرەوە تۆماتیکیان لە هاوپەیمانەکە بەڵام ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان حاڵەتێکی نامۆ نییە یعنی تەجروبەیەومان هەیە لە نیوەی ڕێگا بەجیمان بێڵن هاوپەیمانەکانمان بۆیە پارتی دیموکراتی کوردستان پێم وایە ئێستا تەرکیزی هەموو هێزولانە سیاسەکان لەسەر دەست پێشخەریەک لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە بێ بە تەنسیق بە هەماهەنگی لەگەڵ یەکێتی و هێزە کوردستانیەکان بۆی کە دەریچەیەک بدۆزرێتەوە بۆ دۆخی ئێستای عێراقا بەلانی کەم بتوانن حکوومەتێک پێبێنن ئەو سیناریۆنەی کە باسمان کرد و محتەمەلە لە دوای ئەو پێشاتە ڕوو بەدا بەلانی کەم ڕوونەدا بەڵام لە هەمان کاتیشدا دەبێ ئەم هێزولانە سیاسەکانی کوردستان پێگر بن لەسەر مافە دەستوریەکانیش چونکە کاتێک کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەڕەشەی بە موشک هێرشمانەکەنە سەر وەکو بلاسخار وتی ناوی نا دیبلۆماسیەتە سەواریخ فشاری سیاسی خراە سەر هەرێمی کوردستان دوا هێرش کە کرا سەر هەولێر بەو درۆنەی کە بۆم ڕێژ کرابوو هەمووانە ئاماژەی سیاسی و پەیامی سیاسی لە پشت بوو کە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان هەم دەست هەڵگرین لە مافە دەستوریەکانی خۆمانە کە ئەمە هەرگیز نابێەوە ڕوودا بێ هێزولانە سیاسەکان بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵات تەبابن لەسەرەوەی مادە 12 و 111 کە پەیوەستە بە نەوت و غازە ئەحقیەت دراوە بە هەرێمی کوردستان لە ڕووی دەستورەوە مادەی 140 ئەبێ جێبەجێ بکرێ یا ئەبێ بە شێوەیەک لە شێوەکانە هەموو ئەو پرسانە کە بە بودجە موچەی خەڵکی هەموو ئەوانە ئەبێ بە ڕێکەوتنامەیەکی کۆنکرێتیە ئەبێ ئەلتزامێکی ئەخلاقی سیاسی بخاتە سەرشانی حکوومەتی ئایندە بۆ جێبەجێکردنیان ناکرێت چیتر ئێمە ڕێکەوتن بکەین لەگەڵ حکوومەتی عێراقا بەو دیوەشەوە حکوومەتی عێراقا دەستەوەسان بۆستێ تەدەخولاتی خارجی تەسیری لێ بکەوە جێبەجێ نەکە دوا ڕێکەوتنامەیە کە ڕێکەوتنامەیەکی استراتیژی بوو ئیمزاکرا لە نێوان هەردوو حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕێکەوتنامەی شنگال بوو بەڵام هێزە چەکدار و ملیشیا دەرچوو لە ئەسایەکان دەرکەوتە نفوزی ئەوان و دەسەڵاتی ئەوان زێترە لە حکوومەتەکەی کازمی و دەسەڵاتەکانی کازمی بۆیە ئەبێ ئەم جارە بۆ دروستکردنی فۆرمێکی تەبا بە منهەجیەتێکی تازە و بە سیاسەتێکی تازە مامەڵە لەگەڵ پێشهاتانە بکەین جۆرێک لە گرنتیوە هەرچەند لە سیاسەتە هیچ گرنتیەک بوونی نییە بە تایبەتی لەگەڵ عقلیەتی سیاسی و زێنیەتی سیاسی عێراقیەکانە کە بڕوایان بە دەستور نییە بڕوایان بە ڕێکەوتنامەی سیاسی نییە بڕوایان بە یاسا نیە و بڕوایان بە ئەخلاقی سیاسی نییە ئەستەمە تۆ لەگەڵەوانە ڕێک بە دوجار بەڵام هیچ ڕێگەیەکت نییە جگە لەو ڕێگانەی کە پێویستە بگیرنە بەر لەو چوارچەوەی کە باس بەڕێز دکتۆر ڕێبوار بەڕێزت باست کرد کە پێویستە چوارچەوەی هەماهەنگی بڕیاردات ئێستا مدیاکانی عێراق بڵاویان کردەوە کە کۆبوونەوەیشی نائاسایی چوارچەوەی هاوانجییان هەماهەنگی لە ماڵی هادی عامری هەیە بەڕێزیشت ئاماژەت بەوەدا کە دەبێت بڕیارێکی حەشیمانە بدرێ و بڕیارە حەشیمانە کامەیە کە چوارچەوەی هەماهەنگی وە کۆی ئەوانەی دەرەوەی سەدر بیدەن بۆی عێراق نەبێتە لانی کەم بەریەکەوتنی چەکداری ڕووی نەدات بڕیاری حەکیمانە ئەوەیە کاک زاناجیان ئەزەکەم جەختکەمەوە ئەوە پێشاتێکی زۆر مەترسیدارە جەختەکەینەوە هەموو سیناریۆکان ئەکاتەوە بەڕووی عێراقدا بڕیاری حەکیمانە ئەوەیە ئەبێ سازش بکرێت جۆرێک لە تەنازل هەبێ لە نێوان ئەقتابەکان و هاوپەیمانەکانە بۆ دروستکردنی حکوومەتی تازە ئەبێ دەست پێشخەریەکە بێ جۆرێک لە تەوازنی تیابێ ڕەچاوکردنی بەرژەوەندی هێزولانە سیاسە یان هاوپەیمانەکانی تێدا بێ یا با بڵێن قوتبەکانی تێدا بێ ئەوەیە بڕیاری حەکیمانە بڕیاری حەکیمانە ئەوەیە کە ڕێگری بکرێت لەوەی دەنگدان نەکرێت لەسەر دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارانی سەدر ڕاستە سەدر ئەو بڕیارەی داوە حەلبوزی لە ژێر داوای سەدر ئیمزای کردووە بەڵام هێشتا پرۆسەس نەکراوە هێشتا بە دواخاڵ نەگەیشتووە هەموو ئەوانە ئەکرێ لە بژاردەیەکن لە بەردەستی هێزولانە سیاسیەکانی معنین بە پێکێنانی کابینەی تازە حکوومەت تازە بۆی ڕێگری بکەن لەوەی عێراق لە حاڵەتی ئینسیدادی سیاسی نەچێتە فەوزای سیاسی نەچێتە پێکدادانی چەکداری نەگاتە حاڵەتی جارێکی تر هەڵبژاردن بکرێتەوە لەبەرەوەی هەڵبژاردنکردنەوە بە ڕەنگە بە قسە ئاسان بێ بەڵام بەکردەوە زۆر ئاستەمە ئەو خەڵکەی کە
دەنگیدا بەو ڕێژەی کە دەنگیاندا لە هەڵبژاردن و ئەو هێزانیان هێنا سەر ناتوانانی حکوومەت پێگوێنن بە هەموو هێزولانە سیاسەکانە جارێکی ترەوە ناومێدێکی زۆر گەورە و قوڵ دروستەکاتەوە لە ناخی عێراقیەکاندا کە هەر بایکۆتی هەڵبژاردن بکەن. اینجا گرنتیش نییە گەر هەڵبژاردنیش بکرێت جارێکی تر ئینسیدادی سیاسی دروست نەبێ سێی ئەوەی کە پێ دەڵێن سەیەکی پەکخەر نەکەوێتە دەستی بەرەیەکی تر پەک بخابەوەی کە نەتوانێت حکوومەت هەمان سیناریۆ دووبارە تاکو ئێستا لەسەر بنەمای هەڵبژاردن و زۆرینە و کەمینە نە حکوومەت پێکاتوە نە ئۆپۆزیسیۆن دروست بووە لە دوای 2005ەوە تاکو ئێستا. ئێمە پێویستیمان بەوەیە کە کەڵچەری سیاسی لە نێوان هێزولانە سیاسیەکانە دروست بێ بەوەی کە ئەوەی دۆڕاو بێ با بچێتە ئۆپۆزیسیۆن جارێکی تر خۆی ڕێکخاتەوە بە بەرنمەیەکی سیاسی بەڕەخنەگرتن لە حکوومەتی ئێستا و بەرنامەی حکوومەت بتوانێت جارێکی تر بێتەوە سەر بۆەوەی بچێتەوە حکوومەت. ئەوەشی کە لە حکوومەتە ئەوەی کە پێدەڵ مەبدە تەداول السلمی لە سوڵتە دەسەڵاتێک بە شێوەیەکی ئاشتیانە تەداولی سلمی دەستا و دەستکردنێکی ئاشتیانە دروست بێ بۆی حکوومەتە بتوانانی بەرنامەی خۆی ڕابگەنێ. خۆگەر سەرکەوتوو بوو ئەوە 4 ساڵی تر ئەتوانێت گەرنتیەوە بکە لە هەڵبژاردن. ئەگەر خۆ سەرکەوتوش نەبوو ئەوە دەرفەتەکە ئەدا بە هێزولانە سیاسەکان کە لە ئۆپۆزیسیۆن ئەمان بێن دەسەڵات وەرگرن. هێشتان ئەو کەڵچەرە دروست نەبووە، ئەو سەقافەتە دروست نەبووە کە عێراقیەکان زۆریان پێویستیان پێیە. بەڵێ بەڕێز دکتۆر کەواتە ئێستا بین خوێنەوەی بەڕێستان بۆ کۆی پرۆسی سیاسی عێراق بوو ئێستا بووین بۆ هەرێمی کوردستان. کەواتە بۆ نمونە ئەگەر بێت و بەو کۆبوونەوە و قەرار و بڕیارانە بێت کە عێراق دەچێتە قۆناغێکی تر هەرێمی کوردستان و بەتایبەتی ژێشێتی و پارتی ئەبێت چی بکەن بۆ ئەوەی لە هەر پێشاتێک هەرێمی کوردستان لە فەوزا لە دەرهاویشتەکانی هەر بڕیارێک بپارێزن. پرسیارێکی زۆر لە جێ کاکزانە یعنی لەخوا بە زیاد بێ پێشەوەی ئەو پێشهاتانە دروست بێ جۆرێک لە ئەرزیەت و مەناخێکی سیاسی و تۆ دروست بوو کە پارتی و یەکێتی لێک نێزیبوونەیەک بێ بەستەڵەکی نێوان بتراوێتەوە چەند کۆبوونەوەی کراوە لەسەر هەموو ئاستە جیاوازەکان جۆرێک لە لێک تێگەیشتن هەیە لە نێوان پارتی و یەکێتی. من دەمەوێت تاکید لەسەرەوە بکەمەوە کە بەرپرسیارەتی پارتی و یەکێتی بۆ پاراستنی قەوارەی دەستوری هەرێمی کوردستان، بۆ دەستەبەرکردنی مافە دەستوریەکان، بۆ پاراستنی ئاسایشی هاوڵاتیان، بۆ پاراستنی ئاسایشی موسسات، بۆ ئۆقرەی موسسات، بۆ ئۆقرەی سیاسی لە هەرێمی کوردستان بەرپرسیارەتیان جیاوازتر و گەورەترە لە هێزەکانی تر، چ ئەو هێزانەی لە حکوومەت بن وەکو گۆڕان، چ ئەو هێزانەشی کە لە ئۆپۆزیسیۆنن. بۆیە بەبوونی لێک تێگەیشتن و دروستکردنی مەناخێکی سیاسی گونجاو بۆ لێک نزیکبوونەوەی پارتی و هێزێتی دوجار گەیشتن بە لێک تێگەیشتنیان ڕێککەوتن نامەیەکی سیاسی. هەڵبەتە ئەمە جۆرێکە لە هێزێکی سیاسی لە فۆرمێکی تازە کە ڕوبڕووی ئەو پێشهاتانە دەبێتەوە. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پێشهاتانە دوو خاڵ زۆر گرنگە پارتی و یەکێتی لە بەرچاو بگرێ. یەک ئەوە بێ کە هەرێمی کوردستان نەکەوێتە ژێر ئەو فەوزا سیاسی کە ڕوودەدا لە دوای ئەو پێشهاتانە، چونکەمە پێشهاتێکی مەترسیدارە قسەمان لەسەری کرد زۆردە ناچینە نێو نێوەڕۆکەکەی. دوو هەرێمی کوردستان بتوانێت پارێزگاری لە قەوارە دەستوریەکەی خۆی بکە لە هەنگاوی دوای ئەوەش کە حکوومەت پێک بێت. زۆر گرنگە ئێمە پێداگیر بین لەسەر ئەوەی کە هەرچی مافی دەستوری هەیە ئەو 55 مادە دەستوری کە پێشێل کراوە هەموو ئەو مادانە جێبەجێ بکرێت، چ بە وەسائلی سیاسی بێ یا بە وەسائلی قانونی بێ یا بە وەسائلی با بڵێن دەستوری بێ. ئێستا جۆرێک لە پاڵپشتی نێودەوڵەتی لەسەر ئاسی کۆمەلگای نێودەوڵەتیش بۆ هەرێمی کوردستان هەیە، بە تایبەتی لە کەسایەتی بلاسخاردا. بلاسخار زۆر لە مشورەتی ئەوەیە یا لە خەمی ئەوەیە کە هێزە کوردستانیەکان یەک بگرن هەڵبژاردن بکرێت لە کوردستانە وەکو سیاسەتێکی تازە بە فۆرمێکی تازە ڕوبڕووی پێشهاتەکانە بنەوە عاملی دەولیش لەبارە بۆ هەرێمی کوردستان بۆی کەوە بکە. بۆیە دەمێنێتەوە سەر ئەوەی کە پارتی و یەکێتی بە دەرکردن بەو پێشهاتە تازانەکە لەخوا بە زیاد بپێشەوەی و پێشهاتانە ڕووبدا جۆرێک لەو مەناخە دروست بۆکو باسم کرد کەم پێم وایە ئەم پێشهاتانە بەرپرسیارەتی پارتی و یەکێتی زێترەکە هەردوو لا بە ئاراسی ئەوە ئەچن کە ڕێککەوتنێک ببێ و سیاسەتێکی تازە منهەجێکی تازە بۆ ڕوبەڕووبوونەوەی پێشهاتی تازە کە چاوەڕوانە کرێ بەرەو قۆناغی مەترسیدارتر بوون خۆیان ئامادەکەن و بتوانن ئەو دوو خاڵی کە باسم کرد تحقیقکەن. بەڵێ کاک دکتۆر بەڕاستیم ئێستا ئەوە تحقیق بووە بۆ ئێوەش بۆ هەموو لایەکە هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان مەترسی جدی لەسەرە؟ کاکزانە مەترسی لەوە گەورەتر چییە بە درۆن هێرشمانەکرێتە سەر؟ مەترسی گەورەتر لەوە چییە بە موشک هێرشمانەکرێتە سەر؟ مەترسی گەورەتر لەوە چییە
بە موشکی بالستی کە قەدەغەکراوە بە جۆرەی یاسای نێودەوڵەتی لە وڵاتێکەوە ئاراستەی هەولێرەکرێ. ئایا مەترسی گەورەتر لەوە زیاتر گەورەتر لەوە هەبووە؟ مەترسی گەورەتر لەوە چییە؟ ئێستا سیاسە لە ڕێگای دام و دەستگا قەزاییەکان ئەکرێ بۆ دژاتیکردنی هەرێمی کوردستان ئەبێتە ئامرازێک بەدەست ئەم هێزە دژەکانی کوردستانەوە. مەترسی گەورەتر لەوە چییە کە تۆ مافە دەستوریەکان لەگەلی کوردستان زەوتکەی؟ مەترسی گەورەتر لەوە چییە کە ڕێگە نەدا حکومەتی هەرێمی کوردستان پیادەی مافە دەستوریەکانی خۆی بکە بە جۆرەی مادە 111 112 نەوتی خۆی مامەڵی لەگەڵ بکە. مەترسی گەورەتر لەوە چییە تۆ خەڵکی کوردستان تووشی با بڵێن برسیکەوە قاتبڕی دەست پێ بکات لە هەرێمی کوردستان تووشی قەیرانگەلێک بکەیەوە. هەمووانە مەترسین. مەترسی گەورەتر لەوە چییە؟ شوناسی کورد لە کەرکووکە بسڕیەوە ئاسەواری کورد بوون لە کەرکووک و ناوچەکانی ئەوەی کە پێ دەڵێن ناکۆک لە نێوان ئێمە و عێراقە لە کاتێکدا ئەمان خۆیان ناوچەی ناکۆک ئەوەیە کە تۆ دوو هێزی ناکۆکە بێ بتوانن ئیدارەی ناوچەکە بکەن، بەڵام لە حاڵی حازردا حکوومەتی عێراقیشی تێدا نیە لە کەرکووک، بەڵکو بورە هێزە چەکدارەکانی دەرچوو لە یاسا دژەکانی هەرێمی کوردستانی تیا دەسەڵاتی ئیداری و ئەمنی و سیاسیان هەیە. بۆیە مەترسیەکان پێم وانە لە هیچ قۆناغێکی سیاسی و وێزگەیەکی سیاسی ئەو مەترسیانەی کە لە ئێستا ئاین و هەنگ گەورەتر بن لە ئایندەیە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بنەوە. بەڵێ بەڕێز دکتۆر پێت وایە مەسەلەن حکوومەتی عراقیانە و هێزانی کە بەڕێزت باسیەکەی لە هەر ئەگەرێک ئەگەر بزانن درزی گەورە لە نێوان هێز و لایەنە سیاسی کوردیەکاندا هەیە، مەسەلەن لانی کەم ئەو بیرە نەوتانی کە خەتی تەماسن و شادەماری اقتصادی هەرێمی کوردستانن فەوزایەک یان توزانم حاڵەتێکی بەسەرا بێنن؟ نەکار بیرە نەوت. ئێستا ئەو هێرشانەی کەکرێتە سەر هەرێمی کوردستان لەو ناوچانن کە پێشمەرگەی لێ نییە. بەڵێ بۆنەتە سەرچاوی هەڕەشە لەبەرەوەی کە ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە مادەی 140 جێبەجێ بکرێ و هێزی پێشمەرگە بچێت لەگەڵ دەست با بڵێن سوپای عێراقا بەیەکەوە ئیدارەی ئەو ناوچانە بکەن. ئەو ناوچانە بۆتە سەرچاوی هەڕەشە بۆ سەر ئاسایشی هەرێمی کوردستان. جا کێڵگەنەوتیەکان بەشێکە لەو سیاسەتێکی ئەمان بە دوای تحقیقی ئامانجەکانی خۆیانەوە. بەڵێ نەک هەر مەسەلەی لایەنی وزە بەڵکو بگرە لایەنی ئەمنیش. ئێستا هەرێمی کوردستان مستەهدەفە، خۆ استهدافی لایەنی ئەمنی هەرێمی کوردستانەوە تا بە ئاشکرا ئەکرێ، بە درۆن ئەکرێ، بە موشەکە کرێ، بە دیوێکی تریشە ئەیانەوێ هەرێمی کوردستان دابماڵن لە هەموو خاڵێکی استراتیژی یان لە هەموو هێزێک. مەبەسم هێزی چەکدار نییە، مەبەسم هێزی وزەیە، مەبەسم هێزی دیبلۆماسیە، مەبەسم هێزی سیاسیە کە لە ئێستاە لە دوای 2005ەوە لە دەستی هەرێمی کوردستانە. دەیانەوێ خەڵکی هەرێمی کوردستان دابماڵن لە هەموو ئەو جۆرە هێزانە، بە تایبەتی هێزی وزە. هێزی وزە بۆ خۆی کاڵایەکی استراتیژیە ئەکرێ وەکو سەرچاوەیەکی ئابووری سوودی لێ ببینی ئەکورێ وەکو کاڵایەکی استراتیژیش بۆ پاڵپشتیکردنی قوارەی هەرێمی کوردستان. ڕاکێشانی هێزی گەورە زەبەلاح بۆ هەرێمی کوردستان بۆ پاڵپشتیکردنیکی سیاسی هەرێمی کوردستان بەکاری بینی. جارێکی تر ئەڵێمەوە کاڵایەکی استراتیژی ئەتوانی لە ڕێگەی وزەوە تۆ سیاست بکەیت، تۆ کاراکتەر بی لەبەری ئەوەی بەکارت بێنن تۆ ڕۆڵ بجێڕی، تۆ هەڵوێز بنوێنی نەکە لەسەر ئاستی عێراق بەڵکو بگرێت لەسەر ئاستی ناوچەکە و تۆ هەرێمی کوردستان بکەی بە کاراکتەرێک لە بواری وزە لەسەر ئاستی نەخشەی جیهانی. هەموو ئەوانە خۆ ئەمان ئەزانن درکیان پێ کردووە ئەیانەوێ بە هەر جۆرێک بێت، تەنانەت بە دەستگا قەزاییەکانیش ئەو هێزە لە هەرێمی کوردستانە وەرگرن بۆی باڵانسی هێزتێک بچێ حکوومەتی عێراق ببێتە نەک هەر حکوومەتی عێراق بەڵکو هێزە چەکدارەکان، هێزە ملیشیاکان کە ئێستا حکومڕانی عێراقەکان. ئێستا هیچ حکوومەتێک نییە بڵێن بەناوی حکوومەتی عێراق بتوانێت حکوومەتێک بێ دەسەڵاتەکانی خۆی بسەپێنێ بە هێزە چەکدار. ئەو هێزانەی کە هێرشیان کردە سەر هەولێر پێش چەند ڕۆژێک بە درۆنی بۆمب ڕێژراو ناسنامەکانیان دیارە لە بەرچاوی کازمی حکوومەتی عێراق، بەڵام ئایا حکوومەتی عێراق کۆنتڕۆلیان کە و دەستە سەریانکان نەخێر. بۆیە وەکو حکوومەت وەکو هەیئە وەکو فۆرمێکی ئیداری وەکو دەسەڵاتێکی سیاسی لە عێراقا بە فەرمی نییە، بەڵکو دەسەڵاتی هێزە چەکدارەکانە ئەوان بە ئارەزوی خۆن بە جۆرەی بەرژەوەندی ئەم وڵاتانە و ئەجندای ئەم وڵاتانە تەحریکەکرێن و مۆجەکرێن. بۆیە لەو حاڵەتەدا گرنگە پارتی و یەکێتی بەتایبەتی و هێزە کوردستانیەکانیش بەگشتی هەم لە پەرلەمانی کوردستان ئێمە هێزولانە سیاسەکان تەبابن، هەم لە دەرەوەی پەرلەمانی کوردستانیش هێزولانە سیاسەکان لە چوارچێوە ڕێککەوتنێکی تازە لێکتێگەیشتنی تازە دروست بێ بۆی بە مەنهجیەتێکی تازە بتوانێن
ڕوبەڕووی ئەم پێشهاتانە بینە ئەو دوو خاڵێکە زۆر گرنگە تایە تەحقیقین کە باسم کرد. دکتۆر من سوپاس دەکەم لە پسپۆڕەکەت زیاتر پرسیارم لێ کردی ئەو چەند خولەکەی ماومە دەمەوەکو کاری ئەمڕووی پەرلەمانتاریتان پیشەکەت پرسیار لێ بکەم ینی بۆ گرانی بازاڕەویش یەکێکە لەو ئاڵۆزیانەی کە لە ناو گوزەرانی خەڵکا دروست بووە بنزین ڕۆژ بە ڕۆژ دەچێتە سەرەوە خواردەمەنی بەسەلەن بەرلەمانتارێکی کوردستان ئەمڕۆڵێک کۆمەڵێک کەلوپەل لە سەدا 400 بۆ لە سەدا 500 نرخی بەرز بۆتەوە ڕێگە چارە چیە بۆ ئەوەی بتواندرێت لانیکەم هەم ئینسیزامێکە لە نێوان داهاتی خەڵک و ئەو کاڵانی کە پێویستە بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک. کاکزانە بابەتی ئەوڕۆ بابەتێکی گرنگ بوو بەدیوێکا پەیوەست بوو بە بەرژەوەندی خەڵکی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەدیوێکی تریشا ڕەهەندی دابینکردنی ئاسایشی خۆراکی تێدا بوو مەسلەی قیوەی شیڕایی یان هێزی کڕینی هاوڵاتیانی تیا بوو ئایا لە ئێستاە هاوڵاتیان هێزی کڕینی ئەوان واتە باری داراییان گونجاوە بۆ ئەو گرانیەی کە هەیە لە هەرێمی کوردستان هەڵبەتە بەرمەبنای ئامادەکردنی راپۆرتێک کە تایە کۆمەڵێک خۆکار دەستی شاکرا و کۆمەڵێک با بڵێن پێشنیار و ڕاستپاردەش خراە ڕوو لە راپۆرتەکەیە بۆ قەناعەتە گەیشتون کە هەندێک هۆکاری بابەتی هەیە کە جیهانیە نەک هەر کاریگەری کردوتە سەر هەرێمی کوردستان بۆ بەرزبوونەوەی نرخی کاڵاکان بەڵکو بگرە کاریگەری کردوتە سەر هەموو جیهان لە مەسلەی جەنگی نێوان رووسیا و بڵێن رووسیا و ئۆکرانیا کە بەپێ کە هەردووچیان دوو وڵاتی بەرهەمێنن لە بواری دانەوێڵە بە تایبەتی لە گەنما گەنمش کاڵایکی استراتیژیە کاریگەری هەیە لەسەر ئاسایشی خۆراک لە ئاسی ژیان مەسلەی جەفاف وشکە ساڵی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق بێتەوە کەمبوونەوەی بەرهەمی دانەوێڵە لە نێو خۆدا مەسلەی سیاسەتی نەختینەیی کە عێراق و بەنکی مرکزی بڕیارەکان کە ئەدا جاری وایە بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی هەرێمی کوردستان بۆ نمونە دابەزینی نرخی بەهای دراوی عێراقی و لە هەمان کە قیوەی شیڕایی بڵێن دراوی عێراقی هێزی کڕینی کەم بۆەوە لە هەمبەرەوە کاڵایەکان نرخی بەرز بووە ئەو هەڵو مەرجەی لەسەر ئاسی نێودەوڵەتی هەیە بەهۆی شەڕی جەنگی رووسیا و ئۆکرانیا با بڵێن داخستنی هەندێک سنوور کاریگەری ڕاستەوخۆی کردووە لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵەکان کۆمەڵێک ئەو هۆکارانەی کە بابەتین هۆکاری خودیشمان هەیە هەڵبەتە مەسلەی احتیکاری هەندێک قۆڕخکاری هەندێک بازرگانە کە بەدوای بەرژەوەندی ڕوبحی شخصی خۆیان ئەگەڕێ مەسلەی ئەوەی کە تەخزین و کۆگاکردنی هەندێک کاڵایە لە کاتی ئەوەی کە بۆی نرخ بەرز بێتەوە کاڵاکان نەمێنێ بۆی کە خواستی لەسەر بێت دوجار کە کاڵاکە نرخی بەرز بێتەوە مەسلەی زۆری و بۆری و یەکان گیر نەکردنی نرخەکانە جیاوازی نرخەکانە چۆن دەبێت لە دوو سۆپەرمارکێتە دوو سۆپەرمارکێت ڕەنگە 100 مەتریان جیاواز بێ دووریان لەو سۆپەرمارکێتە نرخی هەمان ئەو کاڵایە جیاواز بێ لەگەڵ ئەو سۆپەرمارکێت کە هەمان ئەو کاڵایە ئەفرۆشێ هەموو ئەوانە مەسئولیەتی وەزارەتی بازرگانی و مەسئولیەتی قایمەقامەکانە مەسئولیەتی بەرپرسارەتی هیچ ڕێگە چارەیەک هەبوو بەڕێز دکتۆر لە پێشنیازەکانە بە تایبەتی دانیشتەکەتان دانیشتێکی مغلق بوو بۆ بۆرم تێنەگەیشتم هیچ چارەسەرێک یان هیچ پرۆژە چارەسەرێک هەبوو بۆ ئەوەی بتواندرێت کە ڕێگریەک لانیکەم ڕێگری لەو نرخانی ئێستا بکرێت چیتر بەرز نەبنەوە مەسەن ئەم ئێوارە دیسان بنزین 50 دیناری تری چۆسەن بە تایبەت کە دانیشتەکەتان دانیشتێکی داخراو بوو بەڵێ بۆ بابەتی بنزین کاکزانە حەزەکەمەوە بڵێم کە دانیشتێکی تر بە ئامادەبوونی وەزیری سامانە سوشتەکانیان ئەوەی کە ئێستا وەکیلە وەزیری کارەبا بەڕێوەچێ و بەرپرسانی معنی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەچێ لەبەرەوەی بنزین و نەوت ئەهمیەتێکی خۆیان هەیە ڕاست ئەمیش کاڵایە بەڵام ئەوەی ئێستا پەیوەست بزێتر بە گرانی بازار بە تایبەتی من ئەو بەکو نمونەیەکێنە بۆ کۆی کاڵاکان هیچ بڕیارێکی چارەسەری بەڵێ وەڵام من حەزەکەم ئەوە بڵێم کە ئیستیجابەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی بۆ راپۆرتەکە و بۆ ڕاستپاردەکە دڵخۆشکەر بوو بە سیعی سەدر وەکو بڵێ ڕحابی سەدر وەریاگرت و راپۆرتەکە خرا دەنگدان بوو با بڵێن بوو جۆرێک لە بڕیارێکی تەشریعی یا با بڵێن راپۆرتێک کە دەنگی لەسەر شەرعیەتی دەنگدانی هەیە
وەرگیرە لای وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان ئومێد دەکەین کە ئەمە ڕنگدانەوەیکی ئەرێنی هەبێ و من بەڕاستی ئەمەوێ لێرەوە وێ ڕای دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵەکانیان هەوڵی بێوەچانیان بۆ نەهێشتنی قۆڕخکاری بەردیوەیەکە بە دیوەیەکی تر بۆ دروستکردنی پیشەسازی خۆراک لە دروستکردنی ئەو کارگانە هەندێک کارگەی دروست کراوە لە هەرێمی کوردستان کە مادەی خۆراکی دروستەکەن کاڵای خۆراکی دروستەکەن ئەمەش بۆ خۆی واکە کاتێک کە تۆ بەرهەمی نێوخۆت زێتر بێ بەرهەمی خۆراکیەکان پیشەسازی خۆراکت هەبێ ئیکتیفای ذاتی تحقیقەکە یان بە جۆرێک ڕێژەی هاوردە کەمەکەیەوە لە دەرەوە چونکە کاتێک کە تۆ سەتانوەتی کاڵاکان لە دەرەوەی هەرێمی کوردستان بێنە هەرێمی کوردستان هەڵبەتە ئەو سەتانوەتی کاڵایانە ئەکەوێتە ژێر هەڵومەرجی دەرەوە لە مەسەلەی بەرزبوونەوەی نرخی دۆلار لە مەسەلەی هەڵومەرجی سەربازی پێکدادان کە هەیە هەموو ئەوانە جۆرێک لە بەرزبوونەوە هەڵاوسان دروستەکە لە بازار لە نێو خۆی کوردستان بۆیە پێویستە لە ئێستا سیاسەتی حکوومەت هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە من لەبەرەوەی لە نێزیکەوە ئاگادارم بە ئاراستەی ئەوەیە کە خود بژێوی دروست بکات لە هەرێمی کوردستان یان ئیکتیفای ذاتی بە ڕێژەیەک دروست بکات کە کەمتر ئەحتیمال لەسەر دەرەوە بکرێت بۆیە ئەم گرانیە بەشێکی پەیوەندی بە هاوردەوەنی بەڕێزی حکوومەتە وەزارەتی بازرگانی قایمەقامەکانە با بڵێن پارێزگاکانە چاودێریکی چڕی بازار بکەن بەلانی کەم نرخەکان با بە ناوەندی بکرێت لایحەیەک لە نرخەکان لەلایەنی پەیوەندیدارەوە دەربچێت تەعمیم بکرێت بەسەر هەموو بازار نەک هەر بازار لە هەولێر بەڵکو بگرێت بازار لە سلێمانی و لە هەموو شار و شارچکەکانە تەعمیم بکرێت بۆی نرخەکان سابت بێ خاڵی دوم ئەوەیە کە وێڕای دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵگرتنی هەندێک باج لەسەر 14 مادەی خۆراکی کە من نامەوێت بیان ژمێرم بەڵام لەگەڵەوەشدا لە هەندێک کاڵا بە خەملاندن باج وەردەگیرێ کە ئەمە ڕەنگە کاریگەری کرد بێتە سەرەوەی کە نرخی ئەم کاڵانە بەرز بێتەوە بێ ئومێد دەکەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەمومان هەم پەرلەمان هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەمیش حکوومەتە خۆجیەکان بتوانین بازارێک استقراری بازارێک دروستکەین ڕاستە تەبیعاتەکان گەورن هەڵومەرجەکان لە دەرەوە گەورن لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەی رووسیا و ئۆکرانیا هەندێک لەو بابەتانە مەسەلەی جەفافە هەم ئەو بابەتان بەڵام لەگەڵەوەشدا توانین استقراری بازار دروستکەین و بە ئاراستەیەوە بین کە بتوانین ئیکتیفای ذاتی بە ڕێژەیەک دروستکەین کەمتر احتیمال لەسەر دەرەوەکەین بۆ هاوردەکردنی کاڵاکان تەسیری ئەبێت مەسەلەن ئەو خۆڕێخستنەوانە ئەو کۆبنەوەی پەرلەمان ئەو ڕاستپارانەی کە ئەدرێنە وەزارەتی بازرگانی یان لە داهاتوە درێنە وەزارەت سامانە سروشتەکان کاریگەریە بێت لەسەر نرخەکان و استقرارەتی بازار بێگومان بۆ خۆی ئەمڕۆ حەدەسێک بوو لە پەرلەمانی کوردستان کە قسەی لەسەرکرا دەکرێت بڵین حەدەسێک بێ هەم پەیامێک بوو بۆ خەڵکی کوردستان کە پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتی کوردستان ئەو بابەتیان بە هەند وەرگرتووە ئامادەبوونی حکوومەت لە کۆبوونەوەی ئەوڕۆ کە پەیوەست بوو بە گرانی بازار پەیامێکە بۆی کە حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان هێزولانە سیاسەکان لە نێو پەرلەمانی کوردستان لە نێو حکوومەت هەرێمی کوردستان بە خەمی خەڵکەوەن و حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستان ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بێگومان بڵێن ئاراستەکردنی سیاست و استراتیژی حکوومەت هەرێمی کوردستان کە لەسا بە ئاراستەی ئەوەیە بۆی کە باسم کرد خود بژێوی تا ڕادەیەک تحقیقە من ناڵێم 100% تحقیقە بێ لەبەرەوەی هێشتان هەرێمی کوردستان نەبووتە هێزی بەرهەمهێن یان هەرێمی بەرەم بەڵکو ئێستان ئێمە کۆمەلگایەکی بەکاربەرین مستەهلەکین وەکو باسم کرد سەتانوەتی کاڵاکانی ئێمە لە دەرەوە ئاستەمە لە ئانیدا حاڵی حاضردا قسە لەسەرەوە بکەین کە سنوورەکان داخەین و خۆمان بڵین بەرهەمی خۆمان زیاترکەین بە شێوە کە کاریگەری بکاتە سەر دابەزینی نرخی کاڵاکان نەخێر ئەبێ سنوورەکانی شواڵاکەین بۆ هەروە باخیش دەین بە بەرهەمی نێو خۆیان بەرهەمی نێو خۆ زیاترکەین و سەرچاوەکانی داهات فرەچەشنکەین مەسلەی ئەوەی کە پیشەسازی خۆراک زیاترکەین یعنی لەبری ئەوەی ئێمە بۆ نمونە دانەوێڵەیەکی تورکیا ساوار یا برنجی تورکی یا ئێرانی یا نازام رووسی بخۆین با برنجێکی کوردی بخۆین با بۆ نمونە ساوار بەرهەمی نێو خۆی ساوارمان هەیە ئاردی نێو خۆ بەرهەمی زێتر بێ لە بازار لە ئاردی تورکی و ئێرانی و وڵاتانی دیکە بۆیە ئەگەر بەو ئاراستەیە ئیشکەن بە دڵنیاییەوە استقراری بازار دروزە بێ نرخەکاندا ئەو هەڵاوسانەی کە هەیە بە شێوەیەک دادەبەزێ کە لەگە قیوەی شرایی یا باری دارایی خەڵکا بگونجێ لە هەرێمی کوردستانە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەیی ئەندامی پەرلەمانی کوردستان
سپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵ مامون. سپاس بۆ جەنابش. نێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن. ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.